سڵاتە لەبێ ئەزدان و خۆشەویستانم بەخێربێنەوە لە ڤیدیۆیەکی نوێ دیسانەوە لە ڤیدیۆ هەواڵەکان گەڕامۆلاتان ئەو ماوەی زۆر مەشغوڵم ڤیدیۆم پێ ناکرێتن جەماعەت دەزانم ئەو ماوەی ئەکتیڤ نەبوویمە لەبەرەوەی ئیمتیحاناتم هەیە پۆلی 12مە بەجاری ڤیدیۆکردنم زۆر نییە لەبەر هەندێک ئینشاڵڵا هەوڵ دەدەم ئەکتیڤ ببمەوە بە شێوەیەکی باشتر مەجارێکی کەمیشم هەبیتە ڤیدیۆتان لەوە ڕیکۆرد بکەم لەسەر دەرسی بەناو هەواڵەکاندا بسوڕێنە بزانین چی هەیە و چی نییە. لە هەواڵ یەکەمیشماندا ئۆتۆمبیلی تێسلای مۆدیلی ئێسی نوێ کە بۆ 2021 وا دروست دەکرێتن دەڵێتن بەرزترین تەکنۆلۆژیامان لە بۆی بەکارهێنایە وەروە دەتوانین لە ناوی یاریش بکەیت دەتوانین یاری پێ بکەیت وەکو کۆنسۆڵێکە لە ناویدا هەیە شاشەیەکە دەتوانین یاریەکانی ویچەری پێ بکەیت و سایبەرپانکە زۆربەی یاریەکانی کە لە پلەیستێشن 5 Xbox Series X و PC دا هەیە دەتوانێت بیخوێنێتەوە لەوانە سایبەرپانک خۆمان دەزانین سایبەرپانک زۆرترین گلیچ و کێشەی لەگەر گرافیک کاردە نوێیەکانیشدا هەبوو دەڵێت دەتوانێت بە شێوەیەکی باش بیخوێنێت واتە بەبێ کێشە بیخوێنێتەوە کە ئەوەش تا ئێستا تەکنۆلۆژیاکی پێشکەوتووە ئەوە بۆ سیارە ئەو کەسەی کە شۆفێری دەکات زەحمەت بتوانین یاری پێ بکە بەڵکو ئەو کەسەی کە لە لای دادەنیشێت و تا دەگاتە ئەو شوێنی کە مەبەستیانە دەتوانێت دیاری بکاتن کە ئەوەش شتێکی نایابە بەڕای من چونکە زۆر جار بێزار دەبێت ئەو کەسەی لە تەنیشت شۆفێرەکەەوە یاخود لە دواوە دادەنیشت بێزار دەبێت کە ئەوەندەی بەتابەت ئەگەر ڕێگاکە دوور بێت. لە هەواڵی دووەمیشماندا یاکوزا جاجمنت کە سپین ئۆفە لە بۆ چیرۆکی سیرێسی یاکوزا کە خۆی هەتا ئێستا حەف بەشە بەڵام حەف بەشە هەتا ئێستا حەف بەشە کە سپین ئۆفەوە لە بۆی پێشتر لە پلەیستێشن 4 و Xbox One هەبوو ڕیماستەر دەکرێتەوە لە بۆ پلەیستێشن 5 و Xbox Series X لەگەر PCش کە یاریەکە باشتر دەکرێت وەروە دەکرێتە 60 FPS لە 4K 60 FPS بخوێنێتەوە وەروە کوالەتی یاریەکەش بەرز دەکرێتەوە لە ڕیزۆلیشنە گرافیکە چەندین بابەتی کە لە گەیم پلەی و ئەو بابەتانش کە یاریەکە بەرەو پێشتر دەچێتن بۆ Xbox و Series X و هەروە PlayStation 5 ریماستەر دەکرێتەوە لە مانجی 4 ئەگەر هەیە بڵاو بکرێت. لە هەواڵی دواتریشماندا ئەمازۆن پرایم خۆمان دەزانین ئەمازۆنش ئێستا خزمەتگوزارێکی هەیە وەکو گەیم پاس و پڵەس وایە یاخود PlayStation Now برین کە دەتوانین یاریەکان بە شێوازی خۆڕایی مانگانە یاری بۆ زیاد دەبێت و دەتوانین یاری پێ بکەیت بە بەشداریکردنی مانگانە و ساڵانە. لە پرایم گەیمینگ ئێستا سێ یاری بەهێزی کردیتە فری لە بۆ ئەو مانگەی هاتیتە ناو پرایم گەیمینگ لەوانەش بریتە لە فیفا 21 و هەروە ڕێد دێد ڕێدەمشنی 2 ئۆنلاینەکەی نەوەک ستۆریەکە و هەروەها Apex Legends کە Apex Legends خۆی یاریێکی فرێ بەڵام لە بۆ پرایم گەیمینگ نەبوو پێشتر بەڵام ئێستا هاتە ناویەوە. لە هەواڵی دواتریشماندا یاری کۆنترۆل ئەڵتیمێت ئیدیشن کە لە بۆ PlayStation 5 بڵاو کرایەوە بەڵام ئەگە ئەتوو ڤێژنی PlayStation 4ەکە دەبی ئەڵتیمێت نەبیتەن ینی ئەڵتیمێت ئیدیشنەکە نەبی ڤێژنە قەدیمەکەی بی ستاندارد بی دیلۆکس بی ئەو بابەتانە ناتانی ئەپگرێدی کەوە لە PlayStation 5 وەکو دەبی ئەڵتیمێت ئیدیشنەکەی بکڕی هەتا ئەپگرێدی PlayStation 5 بکاتەوە. لەبە هەندێ ئێستا خەڵکی زۆر گلەی لەو شتە هەبوو لەبە هەندێ کۆمپانیا چوو یاری کۆنترۆلی لە بۆ ئەو مانگەی کردیتە فری لە بۆ بەشداربووانی PlayStation Plus کە لە بۆ PlayStation 5 دەتوانیت لە PlayStation Plus ئەپگرێدی بکەیت واتە ئەڵتیمێت ئیدیشنەکە وەردەگریت و یاریەکە ئەپگرێدی سەر PlayStation 5 دەبێتەوە. پێویست ناکە پارە بە یاریەکە بدەیت وەکو بەشداربووی PlayStation Plusit ئەوە لە PlayStation 4 و PlayStation 5 دەتوانین یاریەکە بە خۆڕایی وەرە. هەواڵی دواتریشماندا کۆمپانیای نیتاندۆ هاتە سەردەنگ لەسەر ئەوەی کە دەمانگۆت نیتاندۆ پرۆ بڵاو دەبێت لە 2021 زۆربەی خەڵک گوێی دەگوت و وەروە دەنگۆی زۆر هەبوو کە دەڵێن 2021 نیتاندۆ سویچی پرۆ بڵاو دەکرێتەوە بەڵام کۆمپانیای نیتاندۆ ئەوەی ڕاگەیان دەڵێتن نیتاندۆ سویچ پرۆ لە 2021 بڵاو نابتەوە نەیگوتیە ئایا کۆنسۆڵەکە هەربوونی نییە بەس دەڵێ لە پلانماندا نییە ئەوشتا بەڵام
تەسەوڕ دەکرێتن کە لەو 1-2 ساڵی داهاتوو کە ئێستا سەرکەوتنێکی باشی بەدەستچینە سویچ بێژنەچکەی لێ بڵاوکاتەوە پرۆ هەتا قازان دەچی زیاتر و زیاتری لێ بکەن. خۆمان دەزانین لایتیان لێ بڵاو کردەوە کە لاوازتر بنە دەتوانێت بیدێ بە TV بەڵکو تەنها هاندهێڵد بوو وەکو PSP و PS Vita بوو. لە هەواڵی دواترماندا لەسەر دیسانە لەسەر نیتاندۆ ببینینەوە. نیتاندۆ دەڵێتن نیتاندۆ سویچ هەتاکو ئێستا 80 ملیۆن دانەمان لێ فرۆشتیە، واتە 80 ملیۆن ئامێری نیتاندۆ سویچ فرۆشتەیە لە تەواوی جیهاندا کە ڕێژێکی بەڕاستی زۆر زۆرە، چونکە PlayStation 4 هەتا پاریش تقریبی 110 ملیۆن دانە و شتێکی وا لێ فرۆشرا بوو کە لە ماوەی 7 ساڵدا. بەڵام نیتاندۆ سویچ واتەمەنی تازە بوویتە 3 ساڵ 80 ملیۆن ئامێری لێ فرۆشتیە کە دەڵێتن لە ئاماری PlayStation 4 خێراترە. طبعاً وا دەبی کە لە نیتاندۆ ویشی زیاتر فرۆشتیە، یعنی خێراتر لە نیتاندۆ ویش فرۆشتەیە کە نیتاندۆ وی 75 ملیۆن کۆپی ئامێر بوو لێ فرۆشرا بوو لە ماوەی 3 ساڵی سەرەتا بوو 4 ساڵی سەرەتا تقریبی 75 ملیۆن ئامێری لێ فرۆشرا. بەڵام نیتاندۆ سویچ بە خێرایی گەشە دەکاتن. بەڕاستی پێی دڵخۆشم چونکە نیتاندۆ سویچێکە لە ئامێرە بەهێزەکان یاری بەهێزی هەیە تایبەت بەخۆی ئەوەی هەواداری نیتاندۆ بیتن هەر گرافیکێکی بە نیتاندۆ ڕازی دەبیتن. لە هەواڵی دواتریشماندا کارکتەری دەنجی یەک لە کارکتەرەکانی دوژمنەکانی ناوی یاری Resident Evil 8 کە لە ترێلەرەکە دیتبوومان یەک لە کچەکانی ئەو خانمە باڵا بەرزەی کە زۆر بەنابانگێستا لە Resident Evil 8 کە کارکتەری دەنجەکەی ئێستا کۆچی دوایی کردەوە بەهۆی نەخۆشی ژێرپەنجەوە کە کارکتەرەکە ئەکتەری دەنگەکەی بە ناوی جینێتەوەی کە کاپکۆم سەرخۆشی خۆی ڕاگەاندە بۆ خێزانی جینێت بەهۆی کۆچی دوایی خات و جینێتەوە کە دەنجی یەک لە کارکتەرە گرنگەکانی ناوی یاریەکەی دەکردەوە دەڵێ یەک بوو لە قوڵسترین ڕۆڵەکان کە لە ناو یاری بجێڕدرێ لە ناو یاری Resident Evil 8 چونکە کە دەورەی سەرەکی هەبوو لە ناو یاریەکە پێدەچیتن کاری دەنجێکی تەواو بووبی ئەگەر نادەویتن کارکتەرەکی تکە بێتن یعنی کەسەشکە دەنگەکەی تەواو بکاتن یاوەخود لە سەرەتاوە دەنجی جینێت یعنی ئەو کەسە بستە جێی جینێتەوە لە سەرتاوە دەنجی ئەو کچە بکاتەوە. ئەوە بەس زەحمەتە لەبەر ئەوەی کە مادەم ترێلەر و گەیمپلەی شتی نیشاندا یعنی یاریەکە لە تەواوبووندایە کە ئیشی دەنگ و شت دەبی تەواو بووبی. بۆ کەسانی کە بەشداری PlayStation Plus-یان کردیە لەو مانگەی لەمڕۆوە کە ئەمڕۆ 2 نازم ئەمڕۆیان بەیانی ئەو ڤیدیۆ دادەنێم 3 یاری دەکرێتە فری، یەکەشان تەنها لە بۆ PlayStation 5 دەبێتن، دووشیان لە بۆ PlayStation 4 و PlayStation 5 دێ. لەوانە کۆنسرت جێنەی کە لە بۆ هەردوو کۆنسۆڵەکە دێتن واتە لە بۆ PlayStation 4 Xbox PlayStation 4 و PlayStation 5 دێتن و هەروها Destruction All Stars کە بڕیار بوو هەر لە ڕۆژی بڵاوبوونەوەی هەروەک بڕیاریاندا بوو تیمی PlayStation کە لە بۆ PlayStation Plus دێتن لە یەکەم ڕۆژی بڵاوبوونەوەی کە ئەمڕۆیە لە بۆ PlayStation Plus دێتن لە تەنها لە بۆ PlayStation 5 لە بۆ PlayStation 4 نایەتن چونکە یاریکە تەنها بۆ PlayStation 5 بەردە و هەروها یاری سێمیش یاری کۆنترۆل Ultimate Editionە کە وەکو باسم کرد کە یاریکە لە بۆ PlayStation Plus بەردە. لە هەواڵەکی دیکەماندا کۆمپانیای Valve کەوتە دابیا. کۆمپانیای Valve بۆ کەسانی کە نازانن Valve چ کۆمپانیایەکە، کۆمپانیای Valve خاوەنی کۆمپانیای Steamە کە ئێستا بەشی Steam کەوتیتە دادگاوە لەبەر ئەوەی کە دیڤلۆپەرەکان ئەو کەسانی کە یاریەکانیان دروست کردی و هەروە داوایان کرد لە Steam بۆ بریشەرەکان کە یاریەکەیان لە بۆ بڵاو بکاتەوە لەسەر PC وتیانە بە هەمان نرخ بیتن کە لە کۆنسۆڵ و لە پلاتفۆرمەکانی تکە هەیتمان، بەڵام دیارە Steam بەجیای نەکردی و نرخەکانی گرانتر دانایە لەو نرخی کە ئەوان دایانناو لە بۆی و هەروە دەڵێن کێشە و شتیش لە ناو یاریەکان بە هەبووە کە Steam دەستکاری کردەوە تێشیدایە
دۆشتێشانی لەوە دروستکە لە هەندێک بەشێک لە کۆمپانیەکان شکایەتیان لێ کردیەوە ئێستا لە دادگای گەورەدایە و کە ئێستا کەتیتە مەحکەمەی ئەوجا بزانین چی بەسەرێتەوە دیار نییە جارێ ستیم دەبێت قەرەبووی و کۆمپانیانە بکاتەوە یاخود چی بەسەرێتن ئەوە دیار لە هەواڵی دواترماندا یاری 007 گۆڵدن ئایس کە جێمز بۆند گۆڵدن ئای کە یەکە لە یاری کۆنەکان لە سەرێن پلەیستێشن 1 و نیتەندۆ 64 کە لەو کاتە بڵاو کرایتەوە ئێستاکە بڕیاردراوە دەنگۆیەکی زۆر هێت دەڵێن یاریەکە ڕیماستەر دەکرێتەوە لە بۆ پلەیستێشن 5 و Xbox Series X ڕیماستەر دەوێت تەنها یعنی ڕیمێک نابێتن یعنی تەواوی گرافیکی ئێستا نیشان بدەنە یاریەکە بەڵکو کەمێک باشتر دەکرێتن گرافیکەکەی دەستکاری دەکرێتن و هەروەها ریزۆلیشن و گەیمپلێ شتەکانی باشتر دەکرێتە گرافیکەکەی کەمێک بەرزتر و جوانتر دەکرێتە وەروە گەیمپلێکانشی کەمێک باشتر دەکرێتن واتە هەر ڤێژنەکەی کۆنەکەی کەمێک جوانتر و باشتر کرا ئێستاکەش لە گەیم پاس چەندین یاریەکانی یاکوزا بەشەکانی کە لە گەیم پاسدا بەردەست نەبوو ئێستا بەشەی کۆلێکشن بەردەستە وەروە بەشەوەی تاچی بەردەستە دەتوانانی داوڵۆدیکە لە گەیم پاس لە PCB لە Xbox TV لە هەر پلاتفۆرمەکانی مایکرۆسۆفتی بیتن نوێیەکاندا لە Xbox One دەبیتن لە Xbox Series X و S دەبیتن وەرا لە PCش لە هەمووی هاتیە ئێستا دەتوانانی یاریەکە وەربگریت وەرا یاری میدیەمیش کە لە یەکەم ڕۆژ بڵاوبوونەوەی لە 28 مانگەوە ناو گەیم پاس هەیە ئێستا کە دەتوانی داوڵاندا لەسەری ستارۆسی باتڵفرۆنتی 2 ئێستا ساوندتراکەکەی ئەو میوزیکی کە ناو یاریەکە بەکارهاتبوو لە سپۆتیفای دەتوانێت گوێ لێ ڕابگریت ئەگە حەزت لە ساوندتراکەکەی بیتن لەو میوزیکی کە میوزیکێکی باشیە بۆ خراپ نەبوو بە دڵم بوو من چکە یاری باتڵفرۆنتی 2 تاوا کردیا من لە ئەو کاتێکە لە بۆ پڵاسی هات من کردم میوزیکەکەی باشە هیچ عیبی چێشەی خەڵکی زۆر بەدڵی بوو لە بە هەندێ کۆمپانیا هەستا میوزیکەکەی خستە ناو سپۆتیفایە لە هەواڵی دواترماندا چەند مۆدەر بۆ کەسانی کە ناڵە مۆدەر چی ئەو کەسانی وەکو GTA لە PC چۆن مۆد کرایانی ماپ و دەستکاریکردنی فایل و ئەو بابەتانە ئەو مۆدەریان پێ دەگوترێت ئەو کەسانی ئەو ئیشەی دەکەن چینە یاری شێنمیوی یەک و دویان مۆد کردیا ڕیماستەریان کردیا نەوەک ڕیماستەر بەڵکو چینە ڕینگەیەکیان کردیا بە ئەنریڵی ئینجنی 4 کە یاریەکەیان تاوانێک کردەوە بە حیساب کە تڕێلەرکەش ئێستا دەبینن نیشاندانی سەرتایی یاریەکە دەبینن بە شێوە ڕیمێکێبڵ ڕیمێک کرایتەوە یاریەکە لە بۆ PC وە بزان ڕیمێکرایە کە من یاری شێنمیویەکە لە یاری شازەکان کە زۆر بەدڵە سیۆکەشی نایە بوو هەزب زوێنی هەیە کە لە سیگا دریمکاست بوو دواتە ڕیماسەر کراوە لە بۆ PlayStation 4 و Xbox One کە دەتوانین یاریەکان لێ بکەیت ئەگەر بەدەستت بکەیتن چکە لە کوردستان زۆر کەمە دەوێت لە ئەمازۆنیا لە جێچکە داوای بکەیت لە بۆت بێتەوە ئەگەنا لە کوردستان بەدەست ناکەیت لە هەواڵی دواترماندا یەکەمین کۆمپیوتەری ئەپڵ لەو یەک دوو ڕۆژە فرۆشرا کە لەلایەن ستیڤ جۆبز دروستکرا بوو یەکەمین کۆمپیوتەری ئەپڵ بوو لە مێژوودا بە نرخی 1.5 میلیۆن دۆلار فرۆشرا کە نرخەکی تەواو خەیاڵیە و نرخەکی گران و جگەلە گران زۆر گرانە بەڵام ئەو تەبعاً ئەو کۆلێکتەر بۆ کەسە کە کڕیتی حەزی لەشتی کلاسیکە هەروەکی من ئەسڵ مۆدەی پێ نادەم لە هەواڵی دواترماندا ئێستا یاری Sea of Thieves کە لە بۆ Xbox Series X دەتوانی بە 120 FPS یاری پێ بکەیت و ئەپگرێد کرایتەوە دەتوانین یاری پێ بکەیت بە 120 FPS واتە توانای تەواوی Xbox Series X نیشان دەداتن لە بۆ ئەو یاری لە هەواڵی دواترماندا کۆمپانیای AMD ڕایگەیاند لەبەرچی Xbox Series X و PS5 ئەوەندەکەمیان لێ بڵاو کرایە ئامێرەکەیان لەبەر ئەوەی کە دەڵێتن ئێمە نەمانتوانیوە پرۆسێسەری ئەو PlayStation 5 Xbox Series X-انەکە لەلایەن ئەوانە دروست دەکرێت زۆری بەرهەم بێنین چونکە ئێستا دەزانی خۆمان کە کۆمپانیای AMD کە لە مەشغوڵترین کۆمپانیاکان پرۆسێسەر و گرافیک کارت لەبەرەوەی ئێستا خەریکی گرافیک کاردی PC و
وهو بروسيسوري بي سي كان بمنافسة انفيديا ولولا انتل وبابتان بكاتن لبني زور مشغولة تواني ويني بروسيسوري لبو PS5 يدروس بكالي اكس بوكس سيريس اما شغال كان يو هفته ما هیوادار بدلتام بهتا فيديو چیکە و کاتێکی دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ چاڕوانی ڤیدیۆ تازە بن